ما وەکو ئەنجومەنی خەلیفانی کۆمەڵی ئیسلامی لە درێژەی کار و چالاکیەکانماندا بەردەوامی لە هاوکاری فەقیران و هەژاراندا بە هاوکاری خێرخوازان. ئەمە سێم پرۆژەیە بە هاوکاری خێرخوازان بە هاوکاری بەناوی بەخشین کە خواردن و خۆراک بەسەر فەقیر و هەژاراندا بەشەکەین. ئەمڕۆژ کە بەرەو کۆتایی مانگی ڕەمەزانە چین بە هاوکاری خێرخوازان دامەکردنی سەبەتەی خۆراک بەسەر فەقیر و هەژارەکانی مەنتیقەکەماندا. هەساوین بە ناونوسکردنی خەرچی مەنتیقەی بێ فەرق و جیاواز بێ ئەوەی هیچ شتێک لە بەرچاو بگرین. هەستاوین بە نووسینی فەقیران هەژاران بە هاوکاری خێرخوازانەوە. لێرەشەوە دەستخۆشی لە خێرخوازانەکەین. بەڕاستی ئەگەر خێرخوازان نەبانە ئێمە نەمانەتوانی ئەم پرۆژەی ئەنجام بدەین. ئەو هاوکاری هەمانجا حەقوا بۆ حکومەت بیکاتن، ئەو ئیشی حکومەتە، بەڵام بەداخەوە حکومەت لێ خەرچی برسیەکە هەژارەداریەکە، بەڵام دەوڵەمەندەکان خواپێداوەکان دەستخۆشیان لێکەین. خوای گەورە زیاتر یارمەتیان بدا، خوای گەورە زیاتر دەوڵەمەندیان بکات لەوەی بتوانین خەرچی فەقیر و هەژار یارمەتیان بدەین. ئێمە هەر پرۆژێکی ئەنجام دەین لە سنوورەکەمان بە پاڵپشتی خێرخوازانە. خوای گەورە پارێزەکەم داتەوە دەستخۆشیان لێکەین، دوعا خێرێنەکەین ئینشاءالله.